ژن مێردە بەڕێزەکان خۆشەویستی بۆ یەکتری دەربڕن، عیب نییە. بە خێزانت بڵێ خۆشتمەوێ، خێزانت بە تۆ بڵێ خۆشتم دەوێ. ئیمامی عەمری کوڕی عاص لە صحیح بوخاری هاتووە، فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی الناس أحب إليك؟ قال عائشة. يعني تۆ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەغیرەتتری هیچ کەسێک حەدی نییە و حەدیشی نەبووە. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کێ خۆشەویستترین کەسە لای تۆ؟ فەرمووی عائشە. عائشەی خێزانم لە هەموو کەسێک خۆشترەوێ. ئەوە ئیسلامە. ملحیدەکان بێدینەکان ئەوەی کە دەکرێت بەرامبەر بە ژن، ئەوە ئیسلام فەرمانی نەکردووە بۆ خەڵکە بیکات. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو سەحابەکانە فەرمێ لە ئافرەتانە عایشەم لە هەمویان خۆشترەوێت، لە پیاوانیشە باوکیم خۆشەوێت کە ئەبوبەکر ڕەزای خوای لێ بێت. بۆیە ڕەزیلی مەکە لە دەربڕینی خۆشەویستی، چونکە ئەم خاڵەتان با پێ بڵێم برای بەڕێزم، ئەگەر تۆ بە خێزانت نەڵی خۆشتم دەوێ، قسەی خۆشەویستی بۆ دەر نەبڕی، خێزانت دووری مەگرە خوا نەخواستە کەسێکی تر ئەو خۆشەویستی بۆ دەربڕێ. خوشکی بەڕێزم، ئەگەر وشپی لەگەڵ پیاوەکەتدا خۆشەویستی بۆ دەر نەبڕی، خوا نەخواستە لەوانەیە کەسێکە بێت سەد قاتی تۆ خۆشەویستی بۆ دەربڕێ، ئەو کاتە تۆی لەبەرچاو بکەوێ، بە حرامیش دەڵێ خۆشتم دەوێ. بۆیە ڕەزیلی مەکە لە دەربڕینی خۆشەویستیە. باو باپیری ئێمە وتویانە وامەڵێ بە قسەیان مەکەن، بە قسەی شەرعی خوا بکەن. خێزانت پێویستی بە خۆشەویستی تۆیە بۆی دەربڕە، پیاوەکەت پێویستی بەوەیە پێ بڵێ خۆشتم دەوێ، قسەی خۆشەویستی بۆ دەربڕی، بۆی کەسێک نێتە بینتانەوە دەقات بۆی دەربڕێ. ئاگاداری و خاڵە بن، تۆ شنەیەکی لەوانەیە کەسێتر هەبێ بە حرامی بیکە، بۆی بە حرامی بۆی دەربڕێ، کەواتە تۆ بۆی دەربڕە بە حەڵاڵی. ئەو خاڵە زۆر گرنگە.